و بیرمە لە مەکتەبا دەیان پرسید و دانەدوو دەکاتە چەند هەموو تێکڕا دەیان نووسی دەکاتە 4 کەچی ئەمن لە حسابا نمرەی کەم دەهێنا و دەهاتمە خوار. ئەویست تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو دوودانەدوو دەبێ بە 1 نابێ بە 4. لای من وابوو ددان و دوولێ و زبان نابن بە 4 دەبن بەزار بە تێگڕایی دەکەن هاوار. لای من وابوو دوو دەست و دوولاقی مرۆڤ نابن بە 4 لە لەشێکدا وا دێنە کار. ئەو هەمووی وا دوو بە دوو دەبن بە 1 نابن بە 4 یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار. تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم 100 پارچەکەن بمدەنە ژێرگولە و ڕەگبار بچمە سەردار. سەی دڵم دێتە سەرزار کوردستان هەر وڵاتێکە و